قال برئيس رامي عبد الرحمن ربابري روانجها سوري بمافن مروفي برئيس رامي بارباش تو بخيراتي جبو كردستان بيشار قال لك كيف خوش من كجارة كادن ام بهفرا مشاركة كادن يا جرينك لروشالات نافراس لسوريا قلتو بيج لكن برئيس رامي اف بردواميا ايرشن اسرائيلي بو سر پیگه ملیشیات نزدیک ایران حتی چند کاریه پیگه ایران لاواز بکتن لسوریه دا. نعم مساء الخير. بەڵێ ئێوارە ئێوە بینەرانی کوردستان 24 باش بێت بەر لە هەموو شتێک دەبێت بڵێم هەژمونی ئێران لاواز بووە یاخود هیچ نەبێ پێگەی ئێرانی لە نێو خاکی سووریا لاواز بووە بە تایبەتیش دوای ئەو شەڕەی کە لەسەر لوبنان بەرپارکرا ئێمە دەبێت بیرمان بێت لە نێو خاکی سووریا 77 هێرشی ئیسرائیلی ئەنجام دراوە بۆ سەر ئەو پێگانە تەنیا لە ماوەی کەمتر لە مانگێکدا هێرشەکان سڕ کراونەتەوە ئەمە ئەو دەسەڵاتی لاواز کردووە ئەم سووریا خراوەتە نێوان شەڕی حیزبوڵڵا و ئیسرائیلەوە ئێران دابەش بوو لە نێو خاکی با بڵێن سووریا دەیان هەزار چەکداری هەیە بەڵام ئێستا دەست و قاچی کۆتوبەند کراوە لە بەرەوەی کەشوهەواکە لە بەرژەوەندی ئەواندان نییە ئێمە چاک دەزانین هاوپەیمانی نێودەوڵەتی و ئیسرائیل ئێستا ئاسمانیان بەدەستەوە ئێران ناتوانێت هیچ شتێک بکات هەرچەندە ڕووسیا و لایەنەکانی تریش لێن باشە ئێران هەمیشە ڕۆژهەڵاتە ناوەڕاستدا و تایبەت لە سووریای خۆ بە وڵاتێکی بەهێز دەزانیتن و شرۆڤەکارێن سیاسی و سیاسیشی دەبێژن نەکەفتن و نەچوونە بەشار ئەسەدی لەسەر دەستهەڵاتی و ڕژێمێ سەدەمێ نوێ ئیران بوون ئیرانی ڕاگرتیە بەرسفنەدانا ئیرانێ لە ناوا سووریە بۆ ئیسرائیلێ تەکتیکە یانژی لاوازیە ئیرانەیە بەدڵنیاییەوە لاوازی ئێرانە ئەوە تەکتیکێک نییە ئەگەر ئێران توانای هەبووە وەڵامی ئیسرائیل بداتەوە لێو خاکی سووریاوە بێگما وەڵامی دەدا بەڵام ئێران چاک دەزانێت ئیسرائیل بڕیاری داوە و قسەی کردووە و پەیامیشی ناردووە لە ئۆکتۆبەری ساڵی ڕابردووە گوتێت ئەگەر خاکی سووریا بۆ هێرشکردنە سەر ئیسرائیل بەکار بهێنرێت لە جۆلانی داگیرکرا و ناوچەکانی دیکەش ئەوە لەو ساتەدا ئیسرائیل هێرش دەکاتە سەر ئەو ناوچە لە ریفی دیمەشق و لە ناوچەکانی دیکەش کەواتە ئێران لە ڕووی میدیایەوە قسە دەکات بەڵام لە واقع زۆر لاوازە ئەو توانایی نییە بەڕاستی کە خۆی پێ نیشان دەدا ڕوخانی بەشار ئەسەدیش پەیوەندی بە ئێرانەوە نییە رووسیا نایڵێ بەشار ئەسەد بکەوێت چونکە ئەگەر دەسوەردانی رووسیا نەبووە ئەمڕۆ بەشار ئەسەد نەیدەتوانی کە تەنیا یاخود 170 سووریای لەدەست بوو و بەشەکانی دیکە دەکاتنە نێو دەستی لایەنەکان دیکە ناڵێن ئۆپۆزیسیۆن چونکە داعش سەرکاتێک زۆری دابش باشە ئەفێرشن ئیسرائیلێ بۆ سەر پێگەهێن ئیرانیە و ملیشیاتن نزیک ژی ئیرانی تایبەت حزبوڵڵایە لوبنانی دناوا سووریەدا ڕۆژ بە ڕۆژێ زێدەتر دەبن یعنی لە گۆری ئەو زانیاریان بەردەستێوە لە گۆری ئەو شرۆڤێن ڕۆژانە هەنگ دەکەن ji بۆ ئەف تەڤلی هەڤیا ڕۆژهەڵاتە ناوەڕاست پێشبینی دەکەن کو ئیسرائیل بە پەژایی زەمینیش ئێرسی سەر سووریایە بکەتن بەڕاستی هیچ کەسێک نازانێت و هیچ کەسێک لەوە تێناگەن ناتانیاهۆ بی لە چی دەکاتەوە ئایا ناتانیاهۆ هێرشێکی زەوینی ئەنجام دەدات زانیاریەکان پێمان دەڵێن کە ئیسرائیل هێرشێکی لەو شێوەیە ئەنجام نادات بەڵام ناتانیاهۆ بڕیار بەدەستە بەڕاستی واگەر بێت و بڕیار بدات زیاتر خاکی سووریا داگیر بکەتەوە کارێکی لەو شێوەیە دەکات لە جۆلان بەولەوە لەبەرەوەی ئێستا گلۆپی سەوزی لەلایەن ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ هەڵکراوە بۆ ئەوەی کە بە ئارەزووی خۆی ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست داگیر بکات ئەمە گلۆپی سەوزی بۆ وەرکراوە بۆ ئێمە ناتوانین بڕاستی پێشبینی ئەوە بکەین یاخود بڵێن شەڕێک لە سووریا ڕوونادات بەڵگەکان پێمان دەڵێن ئاماژەکان بەو ئاراستەیەن کە ڕژێمی سووریا پابەندە بەوەی کە بەڵێنی پێداوە بە یەکێک لە وڵاتانی عەرەبی و ڕووسیا بەوەی کە گوتوێتی من بەرەی سووریا لە بەرامبەر جۆلان یاخود لە بەرامبەر ئیسرائیل ناکەمەوە تاکو ئێستاش ڕژێم لە ساڵی ڕابردووە بەردەوامە زۆر باشە بەرەس ڕامی هەر دەربارەی ئێرشن ئیسرائیلە بۆ سەر پێگەیەن ئیرانی و ملیشیاتن نزیک ژ ئیرانێ ئەف بەردەوامبوونا وان ئێرشان وها دکەتن ku di dahatî da îtir bi temamî pêgê Îranê di nava Sûriyeyê da nemînîtin
بەڵێ ئێمە لەگەڵ ئەوە داین چونکە ماوەی چەند مانگێکە ئەوان دەیانەوێت چەک کۆبکەنەوە خۆیان پرچەک بکەن بەڵام لە چەند خولەکێکی زۆر کەمدا ئیسرائیل بەهێرش هەموو ئەو چەکە لە نێو دەبات ئەو کاری ئەوان بە چەرمانگەی کردوانە ئەوان بە خولێک لە ناوی دەبن کەواتە بەڵێ ئێران لاواز دەبێت بە شێوەیەکی زۆر بەرچاو لە نێو خاکی سووریا هیچ نەبێت لە ڕووی سەربازی باشە دناوا سووریایەدا ئیسرائیل تنێ پێگەهێن ئیرانی و ملیشاتن نزیکی ئێرانیان حزبڵای لوبنانی دیکە ئارمانج یان تەمامیان ملیشاتێن دیکە و ئیران سەپۆرتاوان دیکەتن ئەوان هێرش دەکەنە سەر هەموو ئەو میلیشیانەی کە ئێران پرچەکیان دەکات لە نێوانیاندا بزوتنەوەی جیهادی ئیسلامی بە نمونە ئەو هێرشەی دوێنێ زوو هێرشی کرا سەر لە دیمەشق و لە دەوروبەری دیمەشق بە هەمان شێوە بابەتەکە بەم شێوەیە هەر شتێک پەیوەندی بە ئێرانەوە هەبێ ئیسرائیل لێ دەدا ئەف بەردەوامبوونا ئێرشێن ئیسرائیلێ دبەرژەوەندیا کیدایە ئایا ڕژێما بەشار ئەسەدی سودمەندە جوان ئێرشانە من پێم وایە دۆڕاوترین کەس سەروەری سووریا و خەڵکی سووریا ئەوان دۆڕاوی یەکەمن لەو نێواندەدا زۆرترین زیانیان بەرکەوتووە لە بەرەوەی هەموو شتێک لە بەرامبەر ئیسرائیل و داگیرکەران کراوەتەوە ئیسرائیل و ئێران و رووسیا و ئەمریکا و تورکیا بە ئارەژی خۆیان دێنە نێو سووریا سودمەند یەکەم ئیسرائیلە لە ڕژێم زیاتر سودمەندە زۆر باشە کەواتە ژبلی ملیشاتن یان بژن چەکدارن حزبڵای لوبنانی چەکدارن مقاومەیە ئیسلامی لە عێراقیژی دبنە ئارمانجا ئێرشێن ئیسرائیلێ لە ماوەی ڕابردووە هێرشیان کراوەتە سەر میلیشیەکانی میلیشیا عراقیەکان یاخود بەڵام لەو ماوەیەدا هێرشیان نەکراوەتە سەر ئەوان 2000 هێرشیان کرایە سەر کاتێک مانگی ڕابردوو بوو من پێم وایە هێرشەکان کرایە سەر لەسەر سنووری عراق و سووریا و ئەوەی کە پێی دەوتری مقاومەی ئیسلامی لە عراق لەلایەن فڕۆکەکانی ئیسرائیل بە ئامانزگیرە باشە بەردەوامبوونا ئێرشێن ئیسرائیلێ بوو سەر پێگەین ئیرانی و حزبڵای لوبنانی و ئەو ملیشاتن کو پشتەوانی ڕژێما بەشار ئەسەدینە لە دەرئەنجاما نەمانە ئەف ملیشیاتانە کو دەبێژی ئیسرائیل لێ بەردەوام بیتن کی لێ جهێوان گیریتن یان ئەلتەرناتیڤا وان ملیشیات و چەکدارانە کی بێ دناوا سووریەیەدا ڕەنگە ئەو کاتە ڕژێم داوای شەڕکەری زیاتر بکات بەڵام ئێستا بەڕاستی ڕژێم بەتەواوی دارماوە ئەوان ناتوانن پارەی دەیان هەزار شەڕکەری خۆیان بدەن کە بەرمونواری بۆ ئێران کار دەکەن چکە ئێران نزیکەی 6,000 چەکداری هەیە سووری و بیانیشی تێدان لە نێو سووریادا شەڕی بۆ دەکەن ئەگەر بێت و کارێکی لەو شێوەیە ڕوو بدات ڕژێم لەوانەیە پەنا بۆ شەڕکەری زیاتر بدە بەڵام ئێستا ڕژێم بێتوانایە ئەگەر رووسیا بێتەوە ئەو کاتە ڕژێمیش توانێت بۆ دەگەڕێتەوە و ناوچەکان داگیر دەکە باشە بەڕێز ڕامی گەلە جاران بەرپرس و سەرکردە و فەرماندارێن ئیرانی دەبێژن مە لە سووریای خوێنە ڕێشتی ئەم بە ئاسانی vê xwînê teslîm nakin dibê baweriye dane bi asanî bû İsraîlê biçîte ser îtir pêgehê Îranê di Sûriyeyê da lawaz bike di demekî da dibêje bi sedan fermandar û serbazên Îranî xwîna xwe li Sûriyeyê reştiye. بەڵێ ئیسرائیل و ئێران ئێستا سیرکە لەکوێ شەڕ دەکەن لە سووریا و لەسەر حسابی شەڕی سووریا ئێران ملیاران دۆلاری خەرج کردووە بۆ ئەوەی کە ڕژێم بێڵێتەوە و هێزێکی لە سووریا هەبێت من پێم وان نییە بەڕاستی ئێران هەرگیز بە ئاسانی دەستبەرداری سووریا ببێت بە تایبەتیش دوای ئەوەی وەکو خۆیان دەڵێن خوێنیان ڕشتووە لەو چوارچێوەی کە پێی دەگوترێت لە نێو خاکی سووریا یاخود ئەوەی پێی دەوترێت ڕێگەی تاران بەیروت باشە ئەف ڕەوشانەها لە سووریا هەیە بدلێ ئەمریکایە من پێم وانە ئەمریکا بەم دۆخەی لە سووریا هەیە ڕازیە و ئەوان شەڕی میلیشاکانی سەر بە ئێرانیش دەکەن بە تایبەتی لە دێرە زۆر زۆر باشە بەڕێز ڕامی دوور ji vê mijarê dixwazim vê derfetê jî werbigrim piştî serketina Donald Trumpî îtir gotgotên vê yekî heye ku careka din êrişî ser Sûriyeyê bêtekirin ji aliyê Tirkiyeyê ve yanî hin pêşbînî dikin
ئایا ئەمریکا دێ ئەرێکەتن و جارەکاتن تورکیا ئێرشی سەر سووریە ئەمەژە ڕۆژاوای کوردستانێ بکات بەڕاستی ئەردۆغان چاوەڕێی ترەمپ دەکات بەو پڕی تامەزرۆییەوە چاوەڕێیە ترەمپ بێتە سەر دەسەڵات چونکە ئێمە بینیومانە لە ماوەی ڕابردوودا چی ڕووی داوە ئەو کاتێکی هێرشکرە سەر ڕەسولعین و ناوچەکانی دیکە یاخود بۆیە ترس لەوە هەبوو کە ترەمپ بێتەوە ئەردۆغان خاکی زیاتری سووریا داگیر بکات و خەڵکێکی زیاتر ئاوارە بن باش هەندێوێ باوەریەدانە و ترەمپ وەیەکی ئەرێ بکات دەمەکێدا ترەمپ دەبێژە یان بەریا سەرکەتنا خۆ دەگوت ئەگەر ئەس سەر بکەوم وێ ئاشتیە سەقامگیریە دە ڕۆژهەڵاتە ناوەڕاستە بەرقەرار بکەم بەڕاستی هیوادارین کار و قسەکانی یاخود قسە و کردەوەکانی وەکو یەک بن بەڵام هەر دەڵێن هیوا دەخوازین دوجار واقع ئەوە دەبێت کە لە زەوی واقع دەیبینین تا دەست بەکار زۆر باشە داوی پرس بلا ئەوە بیتن ترەمپ هەمان سیناریوە ئەفغانستانێ لە سووریای دووبارە دکەتن بە تەمامی ئەمریکا ji سووریای vek dişînîtin yan ne دەکشێتەوە ئەگەر ترەمپ بێت یاخود هاریز بێت هەرکێ بێت ئەمریکا هەردەکشێنەوە لە ساڵی 2026 بەڵام ئایا بارودۆخەکە ئێستا گونجاوە بۆ کشانەوەی ئەمریکا لە سووریا ئەمە دەگەڕێتەوە بۆ سەر مەزەندەی ئەمریکا ئەگەر بێت و بڕیاری کشانەوەی یەکجارەکی بدەن و تاکو ترەمپش دێتە سەر دەسەڵات دەبێت چاوەڕێ بین چکە ترەمپ خۆی ئامادە دەکات بۆ ئەفغانستانێکی دیکە زۆر باشە بەڕێز ڕامی عەبدوڕەحمان ڕێبەرێ ڕەوانگا سووری بوو مافên mirov لە قایرەت gelmibûyî gelekî spas wî ne hebin